سڵاو لە قوتابیانی عزیز و خۆشەویست قوتابیانی خۆشەویستی من ئەو ڕۆژ لەوانەیە کە لەوانەکانی فیزیک پۆلی 12 بە توی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. قوتابیانی عزیزی من جا لێرەدا ما پرسیارێکی زۆر گرنگمان هەیە. ئەو پرسیارە کە زۆر گرنگە لە وزاری هاتووەوە کاچی من دەبێت گرنگیشی پێ بدەیت چونکە چەند جار لە وزاری هاتووەوە. یاڵا بۆ پاشانش دێین لەو دوای ئەو پرسیارەکان ڕاهێنان و پرسیارەکان پێداچوونی و گشتی تایبەت بۆ کارتەشی کار دەکەین. پرسیارەکەمان دەڵێت چی؟ سێ هێزمان هەیە لەسەر ئەو تایە باشە پرسیارەکەی هەڵسەنگاندنی باشە. پرسیارەکە دەڵێت چی؟ دەڵێت ئەگە بڕی هەر هێزێک لەو سێ هێزە شەش نیوتن واتە هێزی یەکەم و دووەم و سێم هەرسێکیان یەکسانن. ئەگە گۆشەی نێوان F1 و F2 واتە ئێرە گۆشەی ئێرە 6 بێ و نیوەتیرەی تایەکە نیوەتیرەی تایە شوێ یعنی ئێرە بۆ ئێرە ئەوە نیوەتیرەی تایەکەیە کە لێرە دەوری دیش دەبینێ چەندە 1 مەترە. ئەوە بەر ئەنجامی زەبرەکەی لە تۆتەیە کاک هەڵبژاردن تەیە دەڵێ یان دەکاتە 9 نیوتن مەتر یان دەکاتە سالب 9 نیوتن مەتر یان دەکاتە 18 نیوتن مەتر یان دەکاتە سالب 18 نیوتن مەتر. جا ئەتۆ قوتابی عزیز و خۆشەویست خۆ دەبێت لێرە بیزانی کاچی من زاهێن چۆن دەی بیزانی ئەتۆ تەماشای ئێرە بکە کاکە ئەو بە ئاراستەی چییە؟ بە ئاراستەی پێچەوانەی میلی کاژمێرە. جا ئەتۆ دەبێت بزانی باشە بە ئاراستەی پێچەوانەی میلی کاژمێر یعنی موجب وایە یەکسەر ئەو دووە بۆ کوێ؟ ئەو دوو بۆ دەرێ بۆ دەرێ کاکە بۆ دەرێ بۆ دەرێ چونکە ئەوانە چەند سالب ئەمە دەڵێن بە ئاراستەی پێچوانەی میلی کاژمێر. باش ئەومان زانین. ئێستا ئەمە دەبێت پرسیارەکەشی کارکەین. چۆنیشی کارکەین؟ دەڵێن بەر ئەنجامی زەبر دۆزینەوە. بەر ئەنجامی زەبر دەکاتە چەند زەبرمانەیە 1 و 2 3 سێ دانە زەبرت تێ دەبێت سێ زەبری دۆزیوە زەبری یەکەم و زەبری دووەم و زائیدەن زەبری چەندەم؟ سێ. باشە؟ باشە چۆن بیدۆزینەوە؟ دەزانی ئەمە هەر سێکان بە چ شکار دەکەین؟ بە یەک یاسای شکار دەکەین. ئەوش زەبر یاسای زەبر هەر زەبر دەکاتە FD ساینی سێتە ئەوە شکاری دەکەین. هەر بەوەی شکاری دەکەی. دەی باشە چۆن شکاری بکەین؟ دەڵێ مامۆستا ئەمە لێرە بەر ئەنجامی زەبرەکەی دەنووسینەوە یەکسانە. بۆ زەبری یەکەم دەنووسین F1 و D1 و ساینی سێتە وەنە کانیدا دەخینەوە کۆ. زەبری دووەم ئێرە ئەوە کە زەبری دووەمە دەنووسین چی؟ دەنووسین F2 D2 ساینی سێتای دووەم وەک کۆ. زەبری سێەم لەبەر ئەوەی ئەوە تەریبە بەڕاستە هێڵەکەی ماگوتمە هەر کاتێک زەبرێک لەگە باسکی خولانەوە تەریب بوون لەسەر هێڵی ڕاست بوون ئەوە دڵنیا بە زەبرەکەی دەکاتە سەفر. بەس هەدیشی نووسین بۆ ئەوەی بزانێت چمان کردووە D3 ساینی سێتە. باش من هەر هێزێک بڕەکەی چەندە 6 نیوتن لێرە دەمسی بابە دەمسی 6 جاران دیەکەی چەندە 1 جاران ساینی گۆشەی ئێرە ئەوە F1 ئەوە F1 گۆشەی ئێرە چەندە 90 وەنێ کاتە لێ دەمسی ساینی چەند 90 ئاگادار بە کۆ. F2 دیسان هەر دەڵێن چەندە 6 چونکە دەڵێ هێزەکان هەموو یەکسانن. باشە جاران دیەکەش هەمویان یەکسان هەر چەندە 1 بۆ یەکسانن ئەدی ئەمە نەمانگوت لێرەکانە R و D دەوری یەکش دەبین یان دەور درێژی باسک دەبینێ یعنی وتیرە لە تایە یەکسانە چاوەکەم بۆ هەر سێکان یەکسانە کاتە لێرە هەر یەکی دەنووسین بەس ئەو گۆشەی چەند دەنووسی ئەوە پرسیارە مهمەکەیە. تەماشاکە ئەمە لێرە دەزانین گۆشەی نێوان F1 و F2 دقت دەیە گۆشەی نێوان F1 و F2 ئەوە 6 بۆ نیە درێژی کەوە بۆ ئێرە بۆ ئەوەی لەگە درێژی باسک دروست بێ یان ئەو مەسافەیە 90 لەگە 6 دەکات چەند دەکاتە 150 بۆیە دەمسین چی دەمسین ساینی 150 دەشتوانی بنووسی ساینی سی ئەوی شەر دەبێ بەڵام ساینی سی مەقسەدمان چی یعنی ئێرە تاواوی ئەو شەر دەبێ بەڵام ئاوا بیکە کێشەت نابێت ئەوەیان دەکاتە 0 بابە زەبری ئێرە دەکات 0 بۆ چونکە گۆشەکەمان 0 هەنەسە هێڵێکی ڕاستە گۆشەکە 0 ساین 0 شەر دەکات چەند دەکات 0. ئێستا 6 جاران 1 هەر 6 ساینی 90ش دەکات چەند 1 کاتە چەند دەمێنێتەوە 6 کۆ. لێرە 6 جاران 1 هەر 6 ساینی 150 بە حاسیبەی دیکەی دەکاتە 0.5 0.5 جارانی 6 دەکات چەند دەکاتە 3 کۆی چەند 0 چونکە ئێرە 0 کەواتە لە ئەنجامدا دەکاتە 9 نیوتن مەتر. بەر ئەنجامی زەبرەکەمە دەکات 9 نیوتن مەتر کەواتە وەڵامی ڕاستیە ئەی ڕاستە. ئەو پرسیارە لە سەنگاندنی بەشە کاچی من گرینگە لە وزاری هاتوتەوە باشە گرنگی پێ بدە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی پێ دەدا ئەتە بۆ گرنگی پێ نادەی گرینگە کاکی خۆم گرینگە بیخوێنە باشە. دوای بابێنە پرسیاریکە
پرسیاری ڕاهێنانەکەی با شیکارکەین ئەبزانین ئەو پرسیارانە چۆن شیکار دەبێت کاچیمە لە ڕاهێنانەکە پرسیاری یەکەم دەڵە بەندۆڵێکی سادە لە تەنێک پێک دێکە بارستایەکی چەندە 3 کیلۆگرام بارستای هاتە نامۆزۆی ئاگادار بن بە پەتێکی سووک هەڵواستراوە کە درێژیەکەی چەندە 2 مەترە ئاگادار بە درێژی لێرە دەوری درێژی باسی دەبێنە باشە بە خاڵێکە بەستراوە بە دەورە دەخولێت بڵە مامۆستا ناتە وادی بێت بەس ئەخە بوو وایە سەبەبەکەی چی ئەتۆ ئەسڵان پێم بڵە مامۆستا بەندۆڵ پانتۆڵ بڕە پانتۆڵ ناکاکە بەندۆڵ چییە؟ داوە تەلەبێکمان لێ پەیدا بوو دیگوت مامۆستا ئەخام چەم داوا لە پانتۆڵی سادە کوڕەکە بانتۆڵ نە بەندۆڵە وەڵا نووسرا بەندۆڵی سادە خوێندەواریشی نییە ئەی هاوار لە من بەرباتێت گەێنە بەندۆڵی سادە چییە؟ بەندۆڵ پەتێکە بارستایەکی پێ هەڵواستا ئێرە خاڵی خولانەوە دەیەبووی باشە جا کاتێک کە دێتە ئێرەکانە مەسەر ئەو بەندۆڵە هاتوچۆی دەکە گۆشە دروست دەکە باشە بابە گۆشە دروست دەکە یعنی ئێرە دەبێتە خاڵی خولانەوە ئێرەش هێزێک هەیە کاری تێدەکە FG بکەن ئەو مەسافەیە دەوری دی واتە درێژی دەوری چ دەبێنێت درێژ ئەو درێژی دەبێتە درێژی باس چونکە وەکوتمە دوورینیان خاڵی خولانەوە بۆ هێزەکەی دەکاتە چی درێژی بەحس پرسیارەکە دەڵێت لە بڕی زەبری خولانەوە لە ئەنجامی کێشی تەنەکە بە دەوری خاڵەکەدا بدۆزەوە زەبی دێ کاکە تێبینی چ لە خۆ بنووسە پێی باوی بابوو ئەگەر لە پرسیاردا بارستا یەکمان هەبوو داوای زەبری لێکردی یەکسەر دەتوانانی یاساکەی بۆ خودت ئاوا بنووسی ها بابەکەم بنووسی زەبر یەکسانە بە MGD ساینی سێتە وەڵاهی مامۆستا شتێک تێگەیشتم زۆر چاکە کاکە با بزیاتر تێبگەیت ئەو MG زای مەقسەدمان چیەیە هەر ئێفەکەی خۆمانە بەس لە باتی ئێف دەنووسی MG چونکە بارستای دراوە لێرە کەواتە وەرە زەبرەکەی تۆ زۆر بابە بارستایەکەمان چەندە لە پرسیارەکەیدا 3 ئەی تاودانی زەوی 9.8 جاران ئەی دیەکەمان دوویە ئەدی گۆشەکە ئەدیوەنێک دەڵە زەبرم بۆ بدۆزۆ ئەگەر هاتو گۆشەکە چەند بێت 5 لەبێت لێرە دەنووسی ساینی چەند 5 اینجا ئەمە شی چی قوربان لێرە دەینە سەر حاسیبەی بەکاردێنی چۆن بەکاردێنی قوربان تاشاکە دەنووسی 3 جارانی 9.81 باشە جارانی چەند جارانی 2 و جارانی ساینی چەند ساینی 5شی بۆ دادەگری دەکاتە چەند 5 بەنزیکی دەکاتە 5 پوینت چەند بابە 5.12 نیوتن مەتر ئەوە ئەگە گۆشەکە 5 بێت دیقەت دێ ئەمە دێن گۆشەکە لێرە زیاد دەکەین دەبێت زەبرەکەش زیاد ئەدی ئەمە نەمانگو زەبر لەگە گۆشە پێوەندێکی ڕاستانەیە وەرە دەی کاتێ ئێستا دەبێت زەبرێکی کە بدۆزینەوە بە هەمان شێوە دەنووسین MGD ساینی چی سێتە بەس ئەتۆ چ دەکەیت بەس گۆشەکەی دەگۆڕی هەر نەسیشی دەنووسی و 3 جارانی 9.8 جارانی 2 جارانی ساینی چەند گۆشەکە لێرە بۆتە چەند بابە بۆتە 15 لێرە دەنووسی 15 باشە دەنووسی 15 وەرە حاسیبەکەی بەکاربێنەوە بابەکەم یاڵا دەنووسی 3 جارانی 9.8 جارانی چیکەمانەیە جارانی 2 جارانی ساینی چەند ساینی 15 دەکات چەند دەکاتە 15.23 نیوتن مەتر کاچی خۆم پرسیارەکە بۆ شۆشی کار دەبێت باشە دەوەرە بابین ئێستا بابێنێ بین پرسیاری کەشی کارکەین پرسیاری کە مەسەرەن بۆ نمونە پرسیاری 2 ئەوەش پرسیاریکە لە پرسیارە جوانەکان ئاگادار بە کاکە خۆم دەی پرسیاری بخوێنیەوە ئەکسە خۆی تێمەکە نا ئەکسە خۆی تێ بکەیت نە ئەتۆ دەی بیخوێنی و لی تێ بگەی ئەگەر لی تێ نەگەی ئەخە پرسیارەکەی نازانی دوای چۆن یەک کلمە لێ بگۆڕێ دنیا ڕشکە و پێشکان دەکات چۆلەکە دەکەن چۆلەکە دایان یان سەرت دەسوورە دەگە پرسیارەکەی کاچی خۆم وەرە دەڵێ ئەگە بڕی زەبی پێویست بۆ کردنەوەی سەموڵەی تایە جا ئەوە خواپدراوێکمان هەبوو دەناپۆلەدا دەیگوت مامۆستا پرسیارەکەی بخوێنەوە وتم ئادە بیخوێنەوە کاکە دەی دیگو مامۆستا ئەگە بڕی زەبری پێویست بۆ کردنەوەی سەمونی تایەک وەرە سەمون نا کوڕە وەخە خوێنداریش نەماوە نا خوێنداری نەماوە کاکە وەخە سەمون نا سەموڵە دەزانێت چیە کوڕە وشەی کوردی زۆر جوانمان هەیە کاشی مەسا کورد وشەی زۆر جوانی بەڵام بەداخەوە لەبەر پاپی نەماوە ئەو شانە ڕۆیشتن کاکە سەموڵە واتە چی واتە ئەو ویلەی ئەو بڕوانەی کە دەمان هەوێ پایەکەی بە ویلەکەیەوە بەستینەوە ئەو پێی دەڵێن سەموڵ چاوەکە ئەتو بێ بڵێ سەمون ئەوەیە سەمونی حەجەریە
ئەگە بڕی زەبری پێویست بۆ کردنەوەی سەموڵی تای ئۆتۆمبیلێک ئەوەندە بێت ئەوە زەبرەکەیە بابەکەم کەمترین هێزی پێویست چەندە بۆ میکانیکێک بیخاتە ئەجە پرسیارەکە لێرە فکرەکە لێرەدا ئەوەیە ئەمە دێی ئەلێرە ئەوەکمانەیە سوپانێکمانەیە دەمانێت چ بکەین بابا دەمانێت ئەو تای بکەینەوە دەڵێ کەمترین هێزی پێویست چەندە تا بخێتە سەر کۆتای ئاگاداری ئێرە بە دەڵێ چی کۆتای سوپانەکە هێزێکمان هەیە دەمانێت بخینە سەر کۆتای ئێرە باشە ئەو هێزە بۆ بخرێتەوەی کاکە بۆ ئەوەی بتوانیت تایەکە بکەینەوە باش درێژەکەی چەندە 30 سانتیم ئەوە دیە بەس دەیبی کێمەتر دابەشی سەڵی دەکەی دەکا 0.3 متر باشە داوەکراوەکە چییە تاشاکە دراوەکان چەند هەموو جار ئەو شتانە بخۆ بنووسە بێ زەبرمان چەندە بابە زەبر چەندە زەبرەکە چلە نیوتن مەتر ئەدی هێزەکە چەندە هێزەکە دەڵێ بدۆزەوە دیشی داوە 30 سانتیمەترە کە دەکاتە 0.3 متر بەر با پرسیارەکەشی کات باشە ئەمە دەڵێن زەبر دەکاتە FD ساینی سێتە ئەگە F دۆزینەوە دەکاتە زەبر ئەوەی لەگە نەزانرا ئێستا بن کردی یعنی D ساینی سێتا ئێستا بن کردی زەبرەکە چەندەکە بابەکەم چلە بۆ سەرێ دیەکە چەندە ئاگادار بە دیەکە 30 سانتیم هەموو حیسابە هەر هەمووی یعنی دەکەیە 0.3 متر ئەلێرە دیخێناکانە بووی غەڵەت نەکەیت گۆشەکە ئەتو تەماشە ئێرە بکە گۆشە نەیدراوە بەس ئەتو دەزان ئەو گۆشەی مابین ئەو دوێ چەندە 90 باشە دەتوانێت لە بروسی سڵانی 90 یاخود دەتوانێت هەر نەشی نووسی باشە دەبەرە دابەشی بکە چ دەکەی دەنووسی چل دابەش کەوانە 0.3 جارانی هەر بڵێ 0.3 چونکە ساین 90 دەکاتە یەک دەکاتە 133 ئاگادار بە 133.33 نیوتن چونکەمە هێزە دۆزینەوە وەرە باشتێکە پێ بڵێم وەرە ئەتۆ دەزانم مەرزەمەی هەڵبژار نەکەمت لە بندەستدانە ئەمنەوە پرسیاران بۆ نووسی و بە شازشکە باشە دەگە هاتو مامۆستا ئەو کۆتایی کردە ناوەڕاست یعنی کە هێزەکە بخێتە سەر ناوەڕاستی سوپانەکان ئەلێ دەبێت ئاگادار بە ئەو کاتە تۆ سی بەکار ناهێنی وەی سی بەکار نانی دەوێت چ بکە کار بێنی دابەشی دوو بکەیت چونکە ناوەڕاستی سی توڵێکمانە 30 سانتی ناوەڕاستی دەکاتە دەکە 15 یان درێژەکەی دابەشی دوو دەکەیت ئەو کاتە ئەتۆ لێرە 0.15 دەمسی ئاگادار بە بینووسە لەکە خۆ بنووسە بابەکەم باشە قوتابیانی ئەزیزی من دێنە سەر پرسیارێکیکە لە پرسیارە جوانەکان ئەوش پرسیاری هەشتا لە پێداچنەوەی گشتی پرسیارەکە دەڵێت چی دەڵێت سڵێکی ئاو بارستاییەکەی چەندە سڵێکی ئاویدا بارستاییەکەی 54 کیلۆگرامە بە پەتێک هەڵواستەوە کە لە سەرولێکێک وەستا هەڵکراوە نیوە تیرەکەی یعنی ئاڕشمان هەیە کە لێرە دەوری درێژی باسی دەبینێت ئەگەر لولەکە نەخولێتەوە لولەکەکان نەخولێتەوە واسطڵەکەش وەستڵەکەش بەپەتێکەوە شۆڕ بێتەوە بڕی ئەو زەبرە چەندە کە ستڵەکە بە دەوری چەقی لولەکە پەیدا دەکات زۆر ئاسانە ڕێکمەم چی زەبر دەکاتە M G D ساینی سێت یەکسەر دراوەکانمان هەیە ئێممان بابەکەم ئێمەکە چەندە 54 جارەنجیەکە چەندە 9.81 ئەی دیەکە لێرە ئاڕەکەیە ئاگادار بەوە لەکە خۆبوو سەدی دەوری ئاڕ دەبینێ ڕەکەی چەندە 0.05 جارانی ساینی چەند بابە ساینی 90 دیسان بۆ چون بۆشەی نەداوە گەنەی دابێت چی لەکەین کەواتە دەڵێن زەبر دەکات چەند دەڵێ 54 جارانی 9.81 جارانی 0.05 ساینەوەتش دەکاتە یەک کاتە دەکاتە 26.487 نیوتن مەتر ئەو پرسیاری هەشتا مش زۆر باسەکەشی کاکە بەڵام پرسیارە نازدارەکە ئەوەی کە زۆر جوانە پرسیاری نوێ بابە وەربا پرسیاری نۆت بۆ شکات بکەم پرسیارێکی زۆر جوان قوتابیانی عەزیزی من ئەوانە پرسیاری پێداچوونەوەی گشتین و لە ویزیاری شاکردنەوە ئاگادار بە چاوەکەم باشە پرسیاری نوێیان دەڵێ درێژی باسکی بەرزکەرەوەیەکت هەیە تاشا ئەوە بەرزکەرەوەیەک باشە ئەو بەرزکەرەوەیە بدایەتی درێژی باسکێکی هەیە ئەوەندەیە حسابکەوە 30 سانتیمە دەڵێ دەبابەیە 30 سانتیمە باشە ئەو 30 سانتیم نییە دەڵێ چەندە ڕشیکەینەوە دەڵێ 15 کاکە با بیکەینە 15
ئەوە 15 دەڵێ دەبابەیە ها ئەوە بەرزکەرەوەیەکە دەڵێ گۆشەی نێوان باسک و ئاسۆ پاشە کە بەرزتایشی بەرز دەکاتەوە قوتابیان بارستایش کە بەرز کردەوە ئەخیری خێر بێ ئەوە بارستایشی بەرز کردەوە باشە ئەو گۆشەی کە لەگەڵ ئاستی ئاسۆ دروست دەکە ئەوە ئاسۆیە بابە ئاسۆی مەکتەبێنە ئێرە ئەو گۆشەیە 15 پلەیە باشە ئەتۆ لێرە بارستایشی هەڵواسیوە ئاگادار بە دەڵە گۆشەیەکی دروست کردەوە گۆشەی چەند 15 لە ئەوە درێژەکەی 15 مەترە بەس گۆشەی دروست کرد بە چەند 20 باشە ئەوە درێژەکەی 15 ئەوەشان گۆشەکەیەتی وە چۆن بەسەر هاتووە ئێرە گۆشەکە 20 و ئێرەش 15 و بارستایەکشی پێ هەڵوەستراوە باش دەڵێ ئەگەر بێت و کێشێک کە دەتوانێت بۆی بەرزکەرەوەکە بەرز بکرێتەوە زەبرێکی دیاریکراوە ئەو کێشەی بە دەوری بنکی باسکی بەرزکەرەوەکەدا پەیدای دەکات باشە دوو داواکاری هەیە داواکاری خاڵی ئەلە دەڵێ بڕی زۆرترین زەبر چەندە یعنی زەبرمان دیار نییە کە دەتوانێت بەرگێ بگرێ بۆ ئەوەی هێزێک بەرزی کاتەوە ئەو هێزە بڕەکەی چەندە 450 واتە ئەو بارستایی ئێرە بابەکەم ئەوە 450 نیوتنە یعنی جەماعەت تەماشاکە دراوەکان چیدا بابە دراو چییە دی داوە دی 15 هێزیشی داوە 450 باشە گۆشەیەکی داوە گۆشەیەکی 20 پلەیە داوا کراو چیا دەڵێ زەبرم بۆ دۆزەوە بەزاکەدار بە تۆکە زەبری دەدۆزیەوە بەڵام دەبێ فێربی هەموو کاتێک گوتم گۆشە دەبێت لە مابینی هێزەکە چونکە ئەوە هێزەکەیە باشە گۆشە دەبێت لە نێوان هێزەکە و درێژی باسەکە بێت ئەو گۆشەی کە داوێتی لێرە ئەو گۆشەی درێژینە ئاستی ئاسۆ و باسێکە ئەو بە خەڵک نایە دەبێت گۆشەی ئێرە بدۆزمەوە ئەو گۆشەی بێ بدۆزمەوە دەبێت چ بکەم لە دەرسی پێشوو پێم گوتم ئەک گۆشە لە مابینی هێز و درێژی باسک نەبوو هەمیشە ئەو گۆشەی دراوە لە 90 دەردێنی یعنی دەڵێ چی دەنووسی 90 کەمی 20 ئەو گۆشەی کە دراوە دەکات چەند 70 ئەوی بەکاردێنی پرسیارەکە چۆن شیکارکەین لە لەقی ئەلەف دەڵێن زەبر یەکسانە بە چی دی ساین سێتە ئاگادار بە زەبرە ئێفەکەمان 450 دیەکەمان 15 باشە گۆشەکە دەنووسین ساینی چەند ساینی 15 ساینی 7 گۆشەکەمان 7 من دەکاتە 7 ئێستا حاسیبەت بەکاردێنی بابە دەنووسی 450 جارانی 15 باشە جارانی چەند ساینی 7 باشە ساینی چەند 7 ساینی 7 بنووسە ئەستا دەکات چەند دەکاتە ئەو زەبرێک کە دەرز بەرزکەرەوەکە بەرزی دەکاتەوە 6342 نیوتن مەتر لە لەقی بائی پرسیارەکەمان ئاگادار بە لەقی بائی پرسیارەکە بگۆڕێ دەڵێ زۆرترین کێشکە بم بەرزکەرەوە هەڵواستێت چەندە دەری کێشمان دەوێت یعنی ئێفەکەم بۆ بدۆزەوە ئەو جاریان ئەگە گۆشەکە لەگەڵ ئاسۆ چەند بێت چل تاکە حیسابی ئەو ئاسۆی بکە ئەو ئاسۆیە زۆر وریا بەها ئەگە وشە گۆشەکە لەگە ئاستی ئاسۆ بە هەموو جارێ ئاسۆ بۆ خۆی کەمە گۆشەکە کەمە دێ چ دەکەی لە 90 کەمی چلی دەکەی ڕێک گۆشەکەت بۆ دەردێ گۆشەکەت بۆ دەردە گۆشەکە دەکات ئەو جاریان دەڵێن چی نەفسی شت یاساکە دەنووسین دەڵێن زەبر دەکاتە FD ساینی سێتە ئەمە لێرە ئەو ئێفەمان دێ باشە ئەگە F دۆزینەوە کوڕی من دەنووسین چی دەنووسین زەبر دا بەشی چی دی ساینی سێتە خەناوکەوانێ باش ئێفەکە دەنووسینەوە زەبرما چەندە هەمان ئەو زەبرەی ئێرێ ئاگادار بە هەمان ئەو زەبرەیە بەکارێن چونکە نەفسی کرێنە کاتە دەنووسی 6342 بەس لە بنەوە دیەکەمان هەمان دیە هەر 15 بەس ئەوەی کە دەگۆڕێ چییە بابە گۆشەکەیە ئاگادار بە بەس ئەو گۆشەیە چل بەکار ناهێنی ئاگادار بە نەسی شت ئەوە لە پرسیاری ئەلەف و لە لەقی بە ئەو جار دەڵێن 90 کەم چل باشە دەکاتە چەند 90 کەم چل دەکاتە 50 باشە لێرە دەنووسین ساینی 50 دووباری دەکەمە کوڕم گۆشە یەکەم بۆ لەقی ئەلەف من 90 کەم بێت چونکە لەقی ئەلەف گۆشەکە 20 باشە لە لەقی با ئەو دەڵێن کێشم بۆ بدۆزەوە ئەگە گۆشەکە لەگە ئاسۆ چل بێ
نەوەتی کەم چلی دەکەی عین دەکات چەند دەکاتە 50 ئەدی مامۆستا ئەگەر هاتوو نێگوت و گۆشەکە لەگەڵ ئاستی ئاسو ڕێک دایدێنێەوە کەمی لە نەوەتی دەرناکەی باشوا بە کەواتە ئێستا ئەمە دەڵێن چی هێزەکە ئەگە بدۆزینەوە کەوانەیەکی دەکەیەوە دەمسی 6342 کەوانەی داخەوە دا بەشی کەوانە 15 جارانی ساینی چەند 50 وەکانەکەی داخەوە وەڵامەکەت دەکاتە چەند بابا هێزەکە دەکاتە 551.926 نیوت باشە دەتوان بنزیکی بڵێ 552 تابیان ئەزیز پرسیارێکی گرینگە و گرنگیشی پێ بدە باش بابا دێنە سەر دووسێ پرسیاریکە زۆر گرنگمان هەیە لێرە تابیانی ئەزیز دەمێ ئاگادار بکەمەوە پرسیاری 33 پرسیاری 35 پێداچنەوەی گشتی یعنی 33 و 34 و 35 هەرسێکی گرنگن 33 34 35 هەر سێ پرسیارەکە گرنگن وە تێبینەکانش ڕەچاو بکە بۆی جواتە دێوە تێبینەکەمان دەڵێت چی بنووسە بابە پرسیاری 33 باشە وە پرسیاری 34 بڵێن 35 ئەو دوو زیاتر بۆ دوێ بۆ پرسیاری 33 35 ئەو تێبینانە بەکاربێنە تێبینەکە دەڵێت دڵ ئەگەر لە پرسیار باسی ئەگە ئەو شانە هات بڵێت بە گۆشە خێرایشی نۆگۆڕ یان گۆشەی خێرایشی نۆگۆڕ بڵێتە یاخود بە خێرایشی نۆگۆڕ یاخود خاڵی ڕاگیربوون درابێت یان بڵێت تەوەرەی خولانەوە باشە یان دوو هێز لە ئارسەدا پێچوانە بن دا یەکسان بن ئەوە ڕاستەخۆ چ بەکاردێنی ئەوە زەبری یەکەم یەکسانە بە زەبری دوم ئەوە مۆزوعی باری هاوسەنگیە جەماعەت بەس ئەمە لێرەکانە بۆیە شیکارەم کرد ئەمە لێرەکانە کە باسی ئەوی دەکەین هەر بڵێن باری هاوسەنگیە تێبینیەکان بۆ چییە بۆ باری هاوسەنگیە ئەمە دەبا ئەو پرسیاری 34 لەناو مۆزوعی باری هاوسەنگی مەدانە بەڵام زۆر مامۆستا هەیە لەگە ئەو کەرتە شیکاری دەکەن بۆ ئەمەش هاتن شیکاری دەکەین لێرەدا بۆی تەلەبەی ئازیز استفادەی لێ بکەن پرسیاری 33 دەڵێ سەتڵێکی ئاو پارێستایەکی 75 کیلۆگرام ئەو پارێستایی باشە بە پەتێکەوە بەستراوە پاشان سەرەکەی تری بە پەتەکاڵ کرا بە دەوری لولەیەکی ئاسۆی جێگیر کە نێوەتیرەکەی ئەوەندەیە لێرە ئاڕەکە دەوری دی دەبینێ باشە 0.75 مەترە دەتوانێت لولەکە بخولێتەوە بەهۆی باسکێکەوە کە بەسەرێکەوە جێگیر کراوە کە درێژیەکەی 0.25 مەترە ئەوە دی دووە ئەوە دی یەک بوو باشە کەمترین هەیە چەندە کەرەتە بخرێتە سەر بە شێوەیەکی ستوونی بخێتە سەر باسێکە بۆ ئەوەی بتوانێت دەفرەکە بەرزکاتەوە ئەمە دەین لێرە تابیان ئەزیز بۆ ئەوی تێگەشتنیشی پاش بە خۆ دروستکەی این ڕسمێکت بۆ دەکەم بابا ها پرسیار هەر کاتێک کە پرسیار تێنەگەشتی وا باشترە ڕسمێ بکەی بۆ خۆت باشترە ها تاشاکە ئەوە لولەکێکە باشە ئەو لولەکێکە ئەو لولەکە طبعا پەتێک ئەوەیە پەتێکی بەسەرەوەیە شۆڕ بۆتەوە و لێرە سڵێک ئاومان هەیە باشە سڵێک ئاومان هەیە و لێرەش ئەوە درێژی باسکێکیشمان هەیە ئەو دراوانی کە لە پرسیارەکە دراون مەسەلەن چی و چییە دراوەکان چەند بابە دراوەکان بارستایەکمان هەیە بارستایی چییە بارستای سڵە لێرە بارستای سڵ چەندە بارستای سڵەکە 75 کیلۆگرام ئەو یەک پاشان دیمان هەیە دیەکمان هەیە دیەکە چەندە 0.75 باش بابە و دواوی دەڵێ ئەگە بتواندرە بخولێتەوە بۆی باسکێکەوە کە بەسەرێکی جێگەی کراوە درێژیەکەی 0.25 مەترە یعنی مەساف بکە ئەو مەسافەیە 0.25 درێژی باسکەکەی باشە نەک نیوەتیرەکە ئاگادار بە کاتە لێر دەنووسین دیت و باشە جەماعەت دەنووسین دیت و چەندە 0.25 مەتر دەڵێ ئێفی دووەم بۆ بدۆزەوە ئەوەی کە دەخرێت سەر باسکەکە لێرەش تێبینێتە چ نووسراوە بە خێرایشی بڕنەوە کە لەسەر نووسیمانە ئەگەر بێت و سەر بخرێت بە خێرایەتی بنەگۆڕ کە دەڵێن بە خێرایەتی نەگۆڕ حسەزانی یەکسەر لە باری هاوسەنگیدا ئاگادار بن باش بابە جا ئەمە ئەو هێزەی کە دەخرێتە سەر ئێرە ئەو هێزەمان هەیە باشە چ دەکەیتەوە زۆر ئاسانە یەکسەر دەنووسی زەبری یەکەم یەکسانە بە زەبری دووە زەبری یەکەم ناولێ دێنێ ئێف1 دی1 ساینی سێتە ئەوکەی کە دەنووسین ئێفی2 دی2 ساین سێتە باش ئێفی1 نیمانە بۆیە ناولێ دێنێن ئێمجی باشە دی1 ساینی سێتە
ئەوەش ناو لێ دێنین F2 D2 ساینی سێتە پاشە بابە ئەو گۆشەکان نەوەتە ساین نەوەتەکە چەندە کات یەک کەواتە ئەوانە دەڕۆن ئەوانە واز دەبێن ئەوە دەڕۆن بەس ئێمە کەمان هەیە ئێمەکە چەندە 75 پێش ئەوش باڕێکی بخەین ئەمە دەمانێت چ بدۆزینەوە دەمانێت F2 بدۆزینەوە چێ لەگەڵێتی D2 کەواتە ئەگە F2 بدۆزینەوە ئەوەی لەگە نەزانرایستە بن کرد یعنی D2 دەچێتە بن کرد چێ دەمێنێتەوە M و G و D1 ئەو بستنە سەرەوەی کرد وەرە دانێوە ئێمەکەمان چەندە 75 لێرە دەنووسی چی 75 جارە جیەکە چەندە 9.81 باشە جارە دیەکە دیەکمان چەندە ها تەماشاکە دیەک لێرە چەندە 0.75 ئاگادار بە باشە 0.75 ئەدی D2 گوتمان لێرە چەندە 0.25 لێرە دەنووسی کەوانە 0.25 ئێستا دیخەناو کەوانە حاسبی خۆت بەکاربێنە دەنووسی چی سیکانە 75 جارانی 9.81 جارانی 0.75 کانی دادەخێەوە دابش 0.25 کانەکەی داخەوە دەکات چەند دەکاتە 220 پوینت حوت بە نزیکی F2 دەکاتە 221 نیوتن پرسیارێکی زۆر جوانە قوتابی ئەزیز پێویستە گرنگی پێ بدە باش بابەکەجان ئەوە کەواتە ئێستا دەینە سەر پرسیاری چکە پرسیاری 35 گرینگە لەکن خۆت بنووسە بابە گرینگە پرسیارەکەت زۆر گرینگە باشە قوتابیانی ئەزیز دەڵێ دەرنافیزیەک درێژیەکەی 23 سانتیمەترە یعنی ئەوە دی دەرنافیز باشە بەکار هاتبووکردنەوەی سەری قوتوویەک بۆ ئەوەی بۆیە ئەگەر تەوەری خولانەوە ها ئەو لە تێبینەکە بۆ نووسی بابە تەوەری خولانەوە تێبینی بۆ نووسیتمەگەر هات یەکسەر بڕیادا ئەو یاسایە بەکارێک ئێستا پێ دەڵێم ئەوە دەبێتە چێ دەبێتە دی قوتوو یعنی چی مامۆستا زیاتر بمبوونکەوە باش جێ بگرە دەرنافیزێکم هەیە قوتابیانی ئەزیز ئەوە دەرنافیزێکم هەیە ئەو دەرنافیزە دەمهەوێت کە درێژیەکەی 23 سانتیمەترە دەمهەیە بێم قوتوێکی پێ هەڵبچڕم ئەو قوتوەکە دەمەوێت پێی هەڵبچڕم لێرە ڕسمێکمان هەیە با بێم هەر ڕسمەکە پێ نیشاندەم ئەوە دەرنافیزەکەیە بابە ئەو دەرنافیزە پاشاکە دەبیانی ئەزیز دەرنافیزێکمان هەیە درێژیەکەی چەندە درێژیەکەی 23 سانتیمەتر باش بابە بەکار هات بۆ سەرکردنەوەی سەری قوتوێک یعنی ئەمە دراو ئەلێرە چ دەنووسین بۆ خۆمە بۆی کار ئاسانیمان بۆ بکە دەنووسین دی دەرنافیز باشە چەندە 23 سانتیمەترە و دی قوتوش کە دراوە دی قوتوەکەمەوە لێرەکانە چەندە 2 سانتیمەتر زای مەقصدمان دی قوتوو چێ بابە یعنی ئەو مەسافەی ئێرە لە بۆ ئێرە لێواری قوتوە سەری قوتوەکە بۆ ئێرە چەندە 2 دانە سانتیمەترە طبعا ئەو 2 سانتیمەتر لە درێژی دەرنافیزەکە دەکوژێ بۆ چونکە دەرنافیزەکە توێ سەری قوتوەکەی پێڵبسەوەنێ بەرشی 2 سانتیمەتردا لێواری ناو قوتوەکەی وەرە چتە ناو کەواتە دەی چ دەکەی ئەتۆی 23 دی دەرنافیز ئاگادار فکری پرسیارەکەی لەوەیدا کۆ دەبێتەوە دەنووسی 23 کەمی 2 دەکات چەند 21 سانتیمەتر باشە بۆیە ئەلێرە ئەو دی دەرنافیزە ئەو 23 سانتیمەتر لێرە نووسیمانە کەمی 2 سانتیمی دەکەین دەکاتە 21 سانتیمەتر ئەوەش ئەگەدا بەشی سەڵی بکەین دەکات چەند دەکاتە 0.21 مەتر چونکە دەبێت هەمیشە بە مەتر بێ باش بابە ئەوەشیان 2 سانتیمە دا بەشی سەڵی دەکەین دەکات 0.02 مەتر ئێفی دەرنافیزی داوە بابە لە پرسیارەکە ئەگەر دیقەت دێ دەڵ ئەگەر هێزی سەر دەرنافیزەکە 84.3 نیوتن بێواتە ئەو هێزی کە دەکێتە سەر ئێرە 84.3 نیوتن بێ لێرە دەنووسین 84.3 نیوتن باشە 84.3 نیوتن نەک مەتری لەگەڵ نیە تەنها نیوتن ئێفی قوتوو چەندە ئێفی قوتوو چەندە بابە زۆر ئاسانە یاسامان هەیە تاشاکەن جەماعەت چۆن پرسیارەکەشی کار دەکەی بابە کاچێمە یەکسەر ئا بنووسە F1 باشە F1 D1 یەکسانە بە F2 D2 یەکەم جار باسی چ کراوە ئەگەر دیقەتی لە پرسیارەکە باس دەرنافیز کراوەنە ئەو ناوە ناو لێ دەنێن دەرنافیز ئێرەش ناو لێ بنێ چی قوتوو باشە ئەمە ئەومان دیارنێ ئەگە F2 بدۆزینەوە پرسیارەکە چی لێ دەبابە دەبێتە F1 D1 دابەشی چیە D2 باشە
ئێفێکمان هەیە ئەمە ئێفێکمان چەندە ئەوتە درراوە 84 باشە دیخەناکەوانێ 84.3 جارانی دیەکمان چەندە دەنووسین 0.21 ئاگادارە بە کاچی من ئاگاداری ئێرە بە 0.21 مەتر نەک 23 سانتیمتر 0.23 غەڵەتی ئاگادار بە باشە دی2 دەکات چەند دەکات 0.02 باشە ئەو چی پێ دەدۆزینەوە F2 ئەگە F2 بدۆزیەوە حاسیبەت هەیە دەنووسی چی سیکەوانە 84.3 جارانی 0.21 کانی داخەوە دابش کەوانە 0.02 کانی داخەوە دەکات چی دەکاتە 885.15 میتر بۆ ئێفی سە قوتوەکەمان دیتەوە ئەوەندەی هیچکەی تێدا نییە قوتابیان لێرە پرسیارێکم بۆ داناون باشە ژمارەکەم گۆڕیوە کە ژمارەکەم گۆڕیوە ئەتۆ قوتابی ئەزیز هەوڵ لە ماڵە شیکارێکی کە باشە دەتوانی بە دڵنیایی پرسیارەکە شیکارێکی زۆر ئاسانە پرسیاریشکە لە پرسیاری 34 لە پێداچوونی دیشی دەڵ ئەگە زەبری پێشبوو کردنەوە سەمبۆلی بڕغووی پای ئۆتۆمبیلێک زەبرێکمان هەیە ئەو زەبرە بڕەکەی چەندە زەبرەکە بڕەکەی 58 نیوتن مەترە باشە دەڵ ئەو هێزە چەندە کە دەخێتە سەر لایەشی سپانەکە کە درێژیەکەی ئەوە دیەکەیە بۆش گۆشەکەیە وەرە یاساکەت بەکاربێنە کاکە زەبر دەکاتە F دیسانسێتەمە Fمان دیار نییە ئەگە F دۆزین ئەوی لەگەڵ یەکی دەستە بن کرد باشە یعنی یاساکە ئاوای لێبێ جەماعەت بڵێن F دەکاتی زەبر دابەشی چی دیسانسێتە باشە زەبرەکە تێ 58 بەس ئەو خەناکەوانێ ئاگدار بە لێرە گۆشە نەوەدانانێت چکە بۆکە گۆشەکە 56 داوە باشە وەرە دابەشی بکە ڕێک بۆ دەدەچێکە دەکات 200 تابیانی عەزیزی من هیوادارم وانەکە سوودی بۆ توی قوتابی ئەزیز و خۆشەویست هەبێ و ئەرکێکی لەسەر شانت کەم کردێتەوە بۆیە تەنها داوای دوعای بە خێرتانێ دەکەین تاکو بتوانین یارمەتی تۆی خۆشەویست بدەین و هیچ کەمە لە ئێوەی خۆشەویست ناوێت تەنها ئەرکێکە دەمهەوێت تۆی قوتابی خۆشەویست تۆی قوتابی دوورە دەست سوودم لێ وەرگری بە پێ ئەو زانستەی کە لەکەنمە خزمەتی تۆی قوتابی خۆشەویستکەم بۆیە چاوی یەکە بێکەتان ماز دەکەم و هیوادارم لە دڵەوە دوعا دەکەم کە بتوانن هەدەف و ئامانجی خۆتان ئەو ساڵ بە کۆششی باش بەدەست بێنن توانێت داهاتوو خواتان لەگەڵ بێت